سڵاو بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت لە بەرنمەیەکی دیکە وێڕێ هۆکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان. بارزانی نامەیەک ئاراستەیە گەلی عێراق دەکات. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان نامەیەک ئاراستەیە گەلی عێراق دەکات و وەتیدا باز لە دۆخی ئێستای عێراق دەکات. جەختی دەکاتەوە کە کورد لە مافی ئەنجامدانی گشتپرسی بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی پاشگەز نابێتەوە و مالێکیش بەردەوامە لە هەڕەشەکانی لە کورد. راپۆرتێک لەم بارەیەوە. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان نامەیەک ئاراستەی گەلی عێراق دەکات و تێدا باس لە دۆخی ئیستای عێراق دەکات. جەختیش دەکاتەوە کە کورد لە مافی ئەنجامدانی گشتپرسی بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی پاشگەز نابێتەوە. بارزانی لە نامەکەدا ڕای دەگەیەنێ ئەمڕۆ کەسانێک هەن توی دووبەرەکی لە عێراق دەچێنن و دەیانەوێت بە بیانووی جیاواز خەڵکی دەنگیان بەرامبەر کورد بەرزکەنەوە و بۆ ئەمە بەستەش هەڵمەتێکی چاواشەکارانە بەرامبەر گەلی کورد بەرپا کراوە و دام و دەستگاکان و پارەی دەوڵەت بۆ دژایەتیکردنی کورد بەکار دەهێنرێت. سەبارەت بە نووری مالکی دەڵێت ئەگەر نووری مالکی سوور بێت لەسەر ویلایەتی سێمی ئەوە عێراق بە تەواوەتی بەرەو هەڵدێر دەڕوات و کەس نازانێت بەچی دەگات و هیچ بڕیارێکیش ناگەیەنێتەوە دۆخی جارانی. بارزانی دەڵێت مالکی بە بەردەوامی پێشێلی دەستوری کردووە و دەمانەوێت بە بیری بهێنینەوە کە بڕگەیەکی دەستور هەیە زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکات کە پابەندبوون بە دەستور زامنی یەکپارچەی خاک و گەلی عێراقە. بەڵام ئەوەی دەستوری پێشێل کرد با لۆمەی خۆی بکات، چونکە ئێمە بە درێژایی ساڵانی ڕابردوو داوای جێبەجێکردنی بڕگەکانی دەستورمان کردووە. لە کۆتایی نامەکەدا بارزانی جەخت لەسەر ئەنجامدانی گشتپرسی دەکاتەوە و پابەندبوونی کورد نیشان دەدات بۆ ئەو پرۆسەیە و دەڵێت گەلی کورد لە مافی ئەنجامدانی گشتپرسی پاشگەز نابێتەوە و بڕیاری خۆی دەدات. لەلایەکی دیکەوە دوای ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستان داوای لە پەرلەمان کرد پەلە بکەن لە پەسەندکردنی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن بە ئامانجی گشتپرسی لە باشووری کوردستان، سکرتێری پەرلەمانی کوردستان دەڵێت یاساکە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و نێردراوە بۆ لێژنە تایبەتەکان. سەبارەت بە یاسای کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و چۆنیەتی باسکردنی لە پەرلەمان، فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان بە تۆڕی میدیایی ڕووداوی ڕاگەیاند ئێمە پێشتر یاسایەکمان هەبوو کە یاسای دەستەی هەڵبژاردن و ڕاپرسی بوو خوێندنەوەی یەکەممان بۆ کردبوو. ئێستا پرۆژە یاسایەکی دیکە پێشکەش کراوە بە ناوی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کە ڕۆژی دووشەمە خوێندنەوەی یەکەم بۆ ئەویش کراو بە هەردووکیان دەبێت ئەو کۆمیسیۆنە پێک بێت. هەروەها ئەوەشی گوت دەبێت لێژنە پەیوەندیدارەکان سەبارەت بەو یاسایە کە لێژنەی یاسایی ناوخۆ و مافی مرۆڤن راپۆرتی خۆیان دەربارەی پرۆژەکە بنووسنەوە بۆ جارێکی دیکە و دواتر دەیدەنەوە بە پەرلەمان. ماوەکەشی 10 ڕۆژە و دەمانەوێت لە مانگی ڕەمەزاندا ئەو پرۆژە یاساییە پەسەند بکەین. سکرتێری پەرلەمانی کوردستان باسی لە گرنگی ئەو یاساییە کرد بۆ پەرلەمان و ڕایگەیاند لە ئەجندای دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستاندایە کە یاسای کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان، یاسای خۆپیشاندان و یاسای بودجێی ئەحزاب پەسەند بکەین. ئەوە لە کاتێکدایە کە کۆبوونەوەکانی مانگی ڕەمەزانی پەرلەمان زۆر چڕوپڕتر و درێژمەوداتر بەڕێوە دەچێت و هیوادارین لەو ماوەیەدا ئەو یاسایانە پەسەند بکرێن. هەروەها لە هەولێر و لەلایەن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕۆژی سێشەمە کۆنسۆلی وڵاتی میسر لە هەولێر بانگهێش کراو بە فەرمی سەبارەت بە لێدوانەکەی سیسی سەرۆککۆماری ئەو وڵاتە لە مەڕ پرسی سربەخۆی کوردستان پرسیاری ئاراستە کرا. میدیاکان باز لەوە دەکەن کە سیسی وتبووی گشت پرسیەکەی کوردستان سەرەتای کارەساتێکە بۆ پارچە پارچەبوونی عێراق. ئەو وتەیە عەبدولفەتاح سیسی دژکردەوەی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. ڕوونا هەروەک سەرۆکی هەرێم دەڵێت کورد لەو دۆخە ئێستا هیچ ڕۆڵێکی نەرێنی نەبووە و لە ماوەی 10 ساڵی ڕابردوو سەرەڕای مافی خۆی بۆ سربەخۆییتەوە و هەوڵیدا کە لەگەڵ نەتەوەی عەرەب و لە چوارچەوەی عێراقێکی فیدراڵ ژیانێکی ئاشتیانەی لەگەڵ ئەو دراوسەی خۆی هەبێت. تەنانەت کورد کاریگەرترین ڕۆڵی هەبوو لە چارەسەری گرفتەکان و مانەوەی عێراق. ئەوەش لە کاتێکدایە کە هەر بەپێی دەستوری عێراقی کورد ئارزومەندانە پەیوەست بۆ بە عێراق و نەتەوەی کورد مافی دیاریکردنەی چارەنووسی خۆی هەیە. ئێستاش کە دوای 10 ساڵ لایەنی بەرامبەر بەدەیان جاری یاسای پێشێل کردو تەنانەت لە ڕێگای بودجەوە دەیهەوێت باش لە کورد بسەپێنێت و هەمان سیستمی سەردەمی سەدام بەسەر کورد بسەپێنێت،
لایەنی کوردستانی بڕیاری داوە کە لەسەر بنەمای یاسانی و دەوڵەتیەکان بگەڕێتەوە لای نەتەوەکەی خۆی و چارەنووسیان بەدەستی خۆیان دیاری بکات و هەموو لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان کۆکن لەسەر ئەوەی کە بە شێوەی پێشوو ناتوان و نابێت مامەڵە لەگەڵ ڕووداوەکان و هەلومەرجەکە بکەن و کاتی ئەوە گەیشتووە کە کورد بە یەکجارەی بڕیار لەسەر داهاتووی خۆی بدات و چی دیکە نەبێت بەگاڵتەی دەستی کاربەدەستانی بەغدا. لەم نێوانەدا هەڵوێستەکانی نوریمانێکی سەرنجڕاکێشە نابراو کە بە باوەڕی زۆربەی کارناسان و کاربەدەستانی وڵاتانی جیهان هۆکاری سەرەکی ئەو دۆخەی ئێستایە و سیاسەتی تاگڕەوانەی بووە بەهۆی دڵنەگەرانی و ناڕزایەتی هەمولایەنەکان دیسان ئامادە نیە لەو دەمار بەرزەی واز بێنێت هەر زمانی هەڕەشە بەکاردێنێت. ئەوەش لە کاتێکدایە تەنانەت هێزەکانی ناوبراو نەیانتوانێت 24 کاژێر بەرگری لە شاری مووسڵ بکەن جا چۆن دەتوانێت هەڕەشەی بەکارهێنانی زۆر و هێزی سەربازی دژی کورد بکات کە کەس نازانێت. بە هەر شێوە ڕۆنە کورد هەرگیز ناگەڕێتەوە دۆخی پێش ڕووداوەکانی مسڵ و لایەنی عێراقی دەبێت ئەو ڕاستیە ئەڕەچاو بکات. باسی پرسی سربەخۆیی کوردستان لە میدیا جیهانیەکان هەر بەردەوامە. میدیا گرنگەکانی جیهان بەردەوامن لە ڕۆماڵکردنی ڕووداوەکانی ئەم دوایانەی عێراق و لەم ناوانەدا ناوکەکانی هەولێر و بەغدا و پرسی سربەخۆیی کوردستان خاوەن جیاوازی و گرنگی تایبەتە. ماڵپەڕی ڕوودا و راپۆرتێکی تایبەتی لەمبارەی هەوەیە کە راپۆرت هاوکارمە و راپۆرتتان پێشکەش دەکات و دەگەڕێمەوە وڵاتان. میدیاکانی جیهان بەردەوامن لە بڵاوکردنەوەی بۆچوون و بابەتی جیاواز سەبارەت بە پرسی دەوڵەتی سربەخۆی کوردی. هەندێک سربەخۆی سیاسی کورد بە بەرژەوەندیەکی ئابووری تورکی دەزانن و بۆچوونێکیش دەڵێ سربەخۆی کورد لە بەرژەوەندی ڕوانگەی جیۆپۆلیتیکی ئیسرائیلدایە لەسەر ناوچەکە. ڕۆژنامەی جۆرۆسالەم پۆستی ئیسرائیلی سەبارەت بە هەڵوێستی تورکیا لە بەرامبەر سربەخۆبوونی کورد بابەتێکی بڵاو کردوتەوە و تێیدا باز لەوە دەکرێت تورکیا دەیەوێت لە ئاستی حکومیدا خۆی لە پرسەکە بشارێتەوە، بەڵام دانانی پلانێکی دوور و درێژ بۆ داهاتووی وزە لە تورکیا لەگەڵ کورد نیشانەی ئەوەیە تورکیا دژایەتی سربەخۆبوونی کورد لە عێراق ناکات. میشێل تانخۆم نووسەری بابەتەکە ئاماژە بەوە دەکات کە ئێستا تورکیا بەرژەوەندیەکی ئابووری سیاسی لەگەڵ کورددا هەیە و سربەخۆی کورد ئەگەر لە ڕووی سیاسیەوە بەرژەوەندی کورد بێت ئەوە لە ڕووی ئابووریەوە لە بەرژەوەندی تورکیادایە. ئەو باز لەوەش دەکات کە تورکیا دەیەوێت لە ناردنی گازدا بۆ ئەوروپا ئابووری خۆی زیاتر گەشە پێ بدات. ئێستاش ئەو گازە دەستی دەکەوێت لە ئازەربایجانەوە پێی دەگات، بەڵام سربەخۆبوونی کورد وا دەکات کورد بتوانێت گازی خۆی بە تورکیا بفرۆشێت و ئەو کاتە تورکیا دەتوانێت گازی زیاتر بەدەست بهێنێت و مامەڵە ئابووریەکەی لە بواری گازدا فراوانتر بکات. لەبەر ئەوە خەونی بوون بە جەمسەرێکی گرنگی جیهانی وزە لەلایەن تورکیاوە دەتوانێت سوود لە سربەخۆیی سیاسی کورد وەربگرێت. ئاژانسی هەواڵی میدیلیست ئای سەبارەت بە خەونی سربەخۆبوونی کورد و پشتیوانی ئیسرائیل بۆ ئەو پرسە دەڵێت پشتیوانیەکانی ئیسرائیل زیاتر پەیوەندی بە لێکدانەوەی جیئۆپۆلیتیکی ئیسرائیلەوە هەیە، نەک ئالوودەبوون بە مێژووی کوردستان. ئاژانسەکە ئاماژە بەوە دەکات کە دۆخی ئیستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست وای کردووە پرسی دەوڵەتی سربەخۆی کورد ببێتە پرسیارێکی نوێی ئەو ناوچەیە و زۆربەی ئاماژەکانیش بەرەو ئەوە دەڕۆن گۆڕانی سەرەکی لە ناوچەکەدا ڕوو بدات. کوردیش ڕێگای بەرەو ئەو خەونە دەست پێ کردووە و ئێستا لە دەرەوەی کوردستان بە وردی چاودێری دەکرێت و هەر لایەنێکی دەرەکیش لەسەر بنەمای بەرژەوەندیەکانی خۆی تماشای دەکات. نووسەری بابەتەکە دیپاک تریپاتی مێژوونووسی بەریتانیایی و ئەندامی کۆمەڵگەی مێژووی شاهانە و کۆمەڵگەی ئاسایی شاهانەی بریتانیا و ئیرلەندە دەڵێت خۆشباوەڕیە ئەگەر وا بزانین پشتیوانیەکەی ئیسرائیل بۆ کورد پەیوەندی بەو مێژووە هەیە کە لە نێوان کورد و جوولەکەدا بوونی هەیە، چونکە ئیسرائیل هەموو لێکدانەوەیەکی خۆی دەکات بۆ ئەوەی واقعێکی نوێی جیئۆپۆلیتیکی لە ناوچەکەدا سەر هەڵبدات. بەڵێ هەروەک لە بەرنامەکانی پێشتر ئاماژەمان پێکردووە زۆرێک لە کارناسان ڕێشەی ڕووداوەکانی ئێستا و ئەمڕۆکەی عێراق دەگەڕێنەوە بۆ هەڵەوستەمێک نزیکەی بە 100 ساڵەمە پێش لە کاتی دیاریکردنی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویدا. دیاریکردنی سنوور و دروستبوونی چەند وڵاتی نوێ ئەویش بەبێ ڕەچاوکردنی ڕاستیەکانی هەرێمەکە ئێستا ئەو باوەڕە دروست بووە کە جارێکی دیکە و دوای 100 ساڵ کاتی گۆڕانکاری لە نەخشەی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەیشتووە و ڕەنگە ئەمجار لەسەر بنەمای نەتەوەکانی نیشتەجێ لە هەرێمە سنوورەکان دیاری بکرێنەوە، ڕەنگە ئەو ستەما کە لە هەندێک نەتەوە و گرنگترینیان کورد کرا قەرەبوو بکرێتەوە. بەتایبەت ئەوەی کە نەتەوەی کورد لەو 100 ساڵە هەرگیز بێدەنگ نەبوو بە هەزاران قوربانی بوون و مافڕاوەکانی سەلماند بۆیە ڕووداوەکانی ئەم ڕۆژانە و پرسی سربەخۆیی باشووری کوردستان گرنگێکی تایبەتە لە ئاست جیهان و ئەڕای گشتی.
کەچی بە دروستبوونی یەکەم دەوڵەتی کوردی هەم نەخشەی سیاسی هەرێمەکە دەگۆڕێت و هەم باڵانسی هێزەکان لەو ناوچە بە تەواوەتی گۆڕانی بەسەردادێت. گۆڕانێک کە دەتوانێت کاریگەری قوڵی لەسەر پرۆسەی پێشکەوتن و جێگربوونی دموکراسی هەبێت لە ناوچەکە و زۆرێک لە هاوکێشەکان بگۆڕێت. بۆیە میدیاکانی بەناوبانگی جیهانە و چاودێران و کارناسان بە هەستیارێکی تایبەت دەڕوانە ئەو پرسە و هەر ڕۆژ لێکدانەوەیەکی نوێ لەو بابەتە بڵاو دەبێتەوە. و فابیوس لە وتوێژە ئەتۆمیەکانی ئێران رووسیا هەڵوێستی جیاوازە ڕۆژئاوا گرتووەتە بەر. وەزیری دەرەوەی فەرەنسا دەڵێت لە ڕەوتی وتوێژە ئەتۆمیەکانی حوتوی ڕابردوو لەمەڕ دۆسیای ئەتۆمی ئێران رووسیا هەندێک هەڵوێستی جیاواز لەلایەنی ڕۆژئاوایی گرتووەتە بەر و هاوکات دیپلۆماتە ڕۆژئاوایەکان دەڵێن کە لایەنی بەشدار لەو دانوستانگەلە هیچ سەرکەوتنیان نەبووە لە کەمکردنەوەی ناکۆکی جیاوازەکانی نێوانیان. ڕاپۆرتێک لەم بارەیەوە لۆران فابیۆس کە ڕۆژی سێشەممە هەفتەی پوشپەڕ لە کۆبوونەوەیەکی کومیتەی کاروباری دەرەوەی پارلەمانی فەرەنسا قسەی دەکرد وتی ئەگەرچی تاکو ئێستا گروپی 501 هاوڕا و هاودەنگ بوونە، بەڵام لەم چەند ڕۆژەی دوایی هەندێک جیاوازی گرنگ لە نێوان نوێنەری رووسیا و ئەندامانی دیکە هاتووەتە ئاراوە. بە پێی راپۆرتی هەواڵنێری فەرەنسا ناوبرە و ئاماژەی بە خاڵەکانی جێگەی ناکۆکی نەکردووە، بەڵام لە هەمان کاتدا دەڵێت ئێمە خوازیاری یەکدەنگی و یەک هەڵوێستی لەناو ئەندامانی گروپی 501ین. فابیۆس هەروەها ئاماژە بەوە دەکات کە هیچ یەک لە خاڵە گرنگ و سەرەکیەکان لە وتوێژەکانی ئەم دەورە چارەسەر نەکراون و تەنانەت ئەمریکا خوازیاری ئەوە بووە کە وەزیرانی دەرەوەی لایەنەکان پەیوەست بن بە وتوێژانەوە لە کاتێکدا کە وردەکاریەکانی دانوستانەکانی شاری ڤیەن درزی نەکردوەتە دەرەوە، بەڵام دیپلۆماتە ڕۆژئاوایەکان لە چەند ڕۆژی ڕابردوو ڕایان گەیاندووە کە ئاست و ڕێژەی پیتاندنی ئورانیۆم لەلایەن ئێران یەکێک لە لەمپارە سەرەکیەکانە بۆ گەیشتن بە ڕێکەوتن. لایەنی ڕۆژئاوایی جەغ لەسەر ئەوە دەکات کە ڕێژەی پیتاندنی ئورانیۆم بە توندی کەم ببێتەوە، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی دەڵێن تا 8 ساڵی داهاتوو پێویستیان بە پیتاندنی ئورانیۆم تا ئاستی 190,000 یەکە هەیە. خامنەی ڕۆژی 16 پوشپەڕ لە وتەکانی ئاماژەی بە گروپی 501 دەکات و دەڵێت ئامانجی ئەوان ئەوەیە کە پرسی توانای پیتاندنی ئورانیۆم کۆماری ئیسلامی بە 10,000 یەکە ڕازی بکەن، هەڵبەت لە سەرەتای باسی 500 تا 1000 یەکە دەستیان پێکرد کە هەڵبەت 10,000 یەکە بەرهەمی 10,000 سانتریفیوژی کۆنەیە کە هەمان بوونە و هەمانە، بەڵام بەرپرسانی وڵات دەڵێن پێویستمان بە 190,000 یەکە هەیە. توانای پیتاندنی ئورانیۆم بۆ مانایەیە کە هەر سانتریفیوژێک بە چه هێز و توانایەک پیتاندن دەکات کە ئەو توانایە هەر سانتریفیوژێک لە پیتاندن پێی دەڵێن سو. بە واتایەکی دیکە ڕۆژئاوا دەڵێت کۆماری ئیسلامی دەبێت ساڵانە مافی 10,000 سو پیتاندنی هەیە، بەڵام تاران دەڵێت کە پێویستی 190,000 سوی هەیە. ساڵحی سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی کۆماری ئیسلامی بە هەواڵنێرەکانی وتووە بۆ دابینکردنی سوتەمەنی ناوەندی ئەتۆمی بوشێر پێویستمان بە 190,000 سو هەیە. واتە ئەگەر دەستگاکانی ئێمە توانایان دەسوو بێت دەبێت 19,000 سانتریفیوژمان هەبێت کە هەڵبەت ڕاستی ئەوەیە کە توانای سانتریفیوژەکانی ئێران 24 سویە کە بە پێی پێویستی تاران بە سوتەمەنی ئەو وڵاتە لە کاتی ئێستادا بە 7,000 سانتریفیوژیش پێداویستەکانی جێبەجێ دەبێت. سیر لەوەدایە کە رووسیا گەرانتی ئەوەی داوە کە بۆ ماوەی 10 ساڵ سوتەمەنی ناوەندی بوشێر دابین بکات. پرسی ئاڵوگۆر لە ناوەندی ئاوی قورسی ئەرای یەکێکی دیکەی لە خاڵەکانی جێگای ناکۆکی کە هەڵبەت دیپلۆماتەکان دەڵێن لەو بابەتە هەندێک ڕێکەوتن بەدەست هاتووە. جێگای ئاماژەیە کە ئێران و گروپی 501 دەبێت تا دەڕۆژی دیکە کە مۆڵەتی ڕێکەوتن نامەی ژنێف کۆتایی پێدێت کاتیان هەیە کە بگەنە ڕێکەوتنی کۆتایی تاوەکو ڕۆژئاوا گەمارۆکانی بە شوێنەی لەسەر ئێران لابات. لەمەڕ دوایین دەوری وتوێژە ئەتۆمیەکان و هەڵوێستەکانی رووسیا دەبێت ئاماژە بە دوو خاڵ بکەین. یەکەم سەبارەت بە رووسیا و هەڵوێستەکانی دەبێت بڵین مۆسکۆ زۆرتر وەکو گۆڕەپانێک بۆ وەرگرتنی امتیازێک لە ڕۆژئاوا دەڕوانێتە ئەو توێژانە. ئەوە هەم لە 10 ساڵی ڕابردوو خۆی نیشانداوە هەم ئێستا کە هەندێک قەیرانی چارەنووسساز لە دوو ناوچەی گرنگ بۆ هەردوو لا هاتوۆتە ئاراوە. لەلایەک لە ئۆکراین وەکو حەوشەی خەڵوەتی رووسیا ئەو کێشە و ناکۆکیە دروست بووە. لەلایەکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سووریا و ئێستاش لە عێراق قەیرانێک هاتوۆتە ئاراوە کە دەرەنجامیان دەتوانێت لەسەر بەرژەوەندی ناوچەیی و هەرێمەکانی هەردوو لا کاریگەری تایبەتی هەبێت. لەم نێوانەدا دۆسیای ئەتۆمی کۆماری ئیسلامیش کە ڕەوتێکی بەردەوامی زیاتر لە 10 ساڵی هەبووە گۆڕەپانێکی باش تا لەم هەلومەرجە ڕووسەکان گەمەی پێ بکەن بۆ گەیشتن بە ئیمتیازێکی بەرچاو لەو سێ قەیرانەکەی تریکە. هەروەکە پێشتر و لە دەستپێکی قەیرانی ئۆکیان ڕۆسەکان ڕاشکاونە وتپویان ئەگەر ڕۆژئاوا سوور بێت لەسەر سزادانی مۆسکۆ ئەوە ئەوانش دەتوانن لە کارتی ئەتۆمی ئێران کەڵک وەرگرن کە بێدەچێت ئەو کارە بکەن. ناوبڕێک و دێمەوڵاتان
وادوهام لەمەڕ کۆماری ئیسلامی ڕوونا کەتاران دەهێبێت تا ئەو جێگایەیە کە بۆی دەکرێت بە کەمترین خەسار و زەرەر قەیرانەکە کەم ڕەنگتر بکاتەوە و مەترسی گەماڕۆی زیاتر لەسەر خۆی لابات. لەلایەکی دیکەشەوە ڕوونا ئێرانەکان ساڵهایە ملیاردها دۆلاریان لەو ڕێگا سەرف کردو و بێگومانیش دەیان هەوێت بەگەیشتن بە تەکنۆلۆژیای ئەتۆمی لە ناوچەکە باڵانسی هێز بە قازانجی خۆیان بگۆڕن بۆیە بە ئاسانی ئامادە نابن هەموو مەرجە یاسایەکانی ڕۆژئاوا بە ئاسانی قبولکەن. ئەوەش لە کاتێکدایە کە سەرەکیترین گرفت و ناکۆکی باسی سانتریفیوژەکانە پێداگری ئێران لەسەر ڕێژەی زۆری ناپێویستی سانتریفیوژ بە توندی ڕۆژئاوایەکانی نیگەران کرد و گومانی زیاتری خصوصەز سەر ئامانجی ئێرانەکان لەمەڕ دۆستی ئەتۆمەکەی. جا ئایا کۆماری ئیسلامی ئامادەیە لەو دەڕۆژەی کە وادە ماوە تەسلیمی خواستەکانی کۆمەلگای جیهانی بێتەوە یان نا؟ دەبێت چاوەڕابین. خواستی خامنەئی بۆ نائەمنکردنی هەلومەرج بۆ خاتەمەی سەرۆکۆماری پێشووی کۆماری ئیسلامی ئێران. یەکێک لە بەرپرسانی کۆماری ئیسلامی دەڵێت دوای ڕووداوەکانی 1388 هەتاوی بە ئەنجومەنی ئاسایشی ئێران فەرماندرا کە محەممەد خاتەمی چی دیکە نابێت لە مێدیاکان دەرکەبێت، نابێت لە وڵات بچێتە دەرەوە و نابێت لێدوان بدات. ئەوەش وەکو حکمی زیندانکردنی کەڕۆبی موسەوی بوو لە خانوودا کە پێشتر بە ناوەند ڕاگەیەندرا بوو. راپۆرتێک لەم بارەیەوە. هەواڵی قەدەغەبوونی دەرکەوتنی خاتەمی لە میدیاکان و مۆڵەت نەدان بە ناوبرا بۆ چوونە دەرەوە لە ئێران سەر ڕای جیاوازی لەمەڕ سەرچاوەی ئەو بڕیارە لە چەند ساڵی ڕابردوودا لە میدیاکان و گۆڤارەکانی ئێران ئاماژەی هەر پێکراوە. بەڵام بانگەشەی قەدەغەبوونی قسەکردن و دەربڕینی ڕابۆچوونی خاتەمی بۆ جاری یەکەم لە نامەی دەهنوێنەری مەجلس ئاراستەی وەزیری دادگوستەری کراوە بابەتێکی نوێیە. لە هەمان کاتدا وتەکانی ڕۆژی دووشەمەی جەوادی کەریمی قودوسی کە لە وتووێژێک لەگەڵ ڕۆژنامەی شەرق بڵاوکرایەوە بە خاڵێکی گرنگتریش ئاماژە دەکات، ئەوەی کە حکمی قەدەغەکردنی دەرکەوتن لە میدیاکان و ڕادەربڕین و چوونە دەرەوە لە ئێران بۆ محەممەدی خاتەمی لە شوێنێکەوە ڕاگەیەندراوەتە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئەو وڵاتە. بەپێی یاسای هەمیشەیی کۆماری ئیسلامی و ڕەوتی ناسراو لە ئێران هیچ ناوەندێک جگە لە ڕێبەر واتە خامنەیی لە ئاستێکی سەرتر لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی نییە تا بڕیارێکی لەو شێوە بەسەر ئەو ناوەندە بسەپێنێت. کەوابوو ئەگەر وتەکانی قودوسی ڕەت نەکرێتەوە بەو مانایەیە دەبێت لە سەردەمی ئەحمەدی نەژاد ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی بە فەرمانی خامنەیی سەرۆک کۆماری ڕێفۆرمخوازانی حکوومەتی لە دەرکەوتنی لە میدیاکان چوونە دەرەوە لە وڵات و ڕادەربڕین قەدەغە کرابێت. ئەو شتەی کە گریمانەکان بەهێزتر دەکات ئەوەیە کە ئەو نوێنەرەی مەجلیس دەڵێت ئەو بڕیارانەی سەرەوە وەکو حکمی دەست بەسەرگرتنی موسەوی و کەڕووبی کە پێشتر ڕاگەیەندرا بوو بە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ڕاگەیەندراوە. ئەوەش لە کاتێکدایە کە لە کاتی ئیستادا چی دیکە گومانێک لەوەدا نییە کە دەستپێک و درێژەی لەژێر چاودێری بوونی ڕێبەرانی بزوتنەوەی سەوز بەڕای خودی خامنەیی جێبەجێ بووە. کەریمی قودوسی هەروەها لە وتوێژی ئەم دوایانەی خۆی لە ڕۆڵی کەسانی سەرەکی نیزام و هەروە هەندێک ناوەندی ئیتلاعاتی لە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی لەمەڕ محەممەدی خاتەمی قسەی کردبوو کە لە ڕاستیدا ئاماژە بە ئاستی باڵای ئەو سەرچاوەیە دەکات وا ئەو حکمانەی داوە. جێگای ئاماژەیە کە بەپێی مادەی 176 یاسای هەمیشەیی کۆماری ئیسلامی هەموو بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئێران بۆ ئەوەی کە بکەوێتە بواری جێبەجەکردنەوە دەبێت لەلایەن ڕێبەرەوە واژۆ بکرێت. بەو پێیە ئەگەر بڕیارێک لەلایەن ڕێبەرەوە پێشنیاز نەکرابێت ناچار دەبێت ئەو واژەی کردبێت کە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. بە هەر شێوە ئەوەی کە ئەو بڕیارە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی دەرکراوە و بە پێشنیازی خامنەیی بووە نیشاندەری ئاستێکی جیاواز لە تێکەڵبوونی ڕێبەری کۆماری ئیسلامی لە دۆسیەیەکی تایبەتە. قودوسی هەروەها لە لێدوانێک لە شاری مەشهەد ئاماژە بە بەشێک لە وتەکانی خامنەیی دەکات کە سەلمێنەری هەستیاری سەرنجڕاکێشی ناوبراو سەبارەت بە خاتەمیە. قودوسی دەڵێت کە خامنەیی وتوویەتی خاتەمی یاغیە بەرامبەر بە شۆڕشی ئیسلامی و دەبێت میدیاکان و بەرهەڵسکارن لە بەرامبەری هەڵوێست بگرن، نابێت مۆڵەت بدەن فەزا بۆ خاتەمی ئەمن بێت. ئەوەش لە کاتێکدایە کە خاتەمی ماوەیەک لەمە و پێش خوازیاری ئەوە بوو کە ڕێبەر لە خەڵکی ناڕازی خۆش ببێتەوە و خەڵکیش ئەوانەی کە خەڵکیان سەرکوت کردووە ببورن. سەیر لەوەدایە کە خامنەیی هەرگیز تەنانەت ڕێفۆرمخوازێکی وەکو خاتەمیشی پێتە هەموڵ نەکراوە و ئێستا خاتەمی لە هەردوولا واتە بەرهەڵسکاران و ڕێفۆرمخوازانی دۆستیشی لە ژێر گوشارە.
و تحلیلمان لەسەر ئەوە و هەروەک لە راپۆرتەکە پێشکەشتان کرا ڕوونا تەنیا خامنەی دەتوانێت لە سەروی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی کۆماری ئیسلامی بێت و بڕیاری لەو شێوە لەمەڕ ناڕازیانی بدات بەڵام ئەوەی کە گرینگە شکڵی سەرنجڕاکێشی پرۆژەی چاکسازی ڕۆفۆرمە لە کۆماری ئیسلامیدا یەکەم ئەوەی کە حکوومەت ئیسلامی بەگشتی و خامنەی بەتایبەتی بە هیچ شێوە توانای گۆڕان و ڕۆفۆرمیان نییە خامنەی بۆ خۆی باش دەزانێت هەر کرانەوەیەک بەمانای برنەسەرەوەی ئاستی خواستەکانی خەڵکە و ئەوەش بە هیچ شێوە لەگەڵ سروشتی پاوانخوازانە و تاک دەسەڵاتی ئەو حکوومەتە نایەتەوە هەروەها ڕوونا کۆماری ئیسلامی تا هاتووە داخراوتر لە جاران هەنگاوی ناوە لە کاتی ئێستادا گەیشتوتە ئەو ئاستەی کە تەنانەت ڕخنەگرانی سەر بەخۆی دڵسۆزانی خۆشی قبول ناکات و ناتوانێت هیچ ڕخنەیەک ببیستێت واتە حکوومەتێک کوێر و کڕ بووە و مانەوەی خۆی تەنیا لە سەرکوتی زیاتر و پاوانکردنی هەرچی زیاتی دەسەڵات دەبینێت کە هەڵبەت لەمەڕ حکوومەتێکی لەو شێوە ئەو ڕەوشە زۆر ئاساییە ناتوانین چاوەڕوانی ئەوە بین کە دەوڵەتی ئیسلامی ڕوو لە ڕای جیاواز تەنانەت لە ناو بازنەی دەسەڵات بکات و گۆڕانێکی هەرچەند تاکتیکی بەدی بێنێت لەلایەکی دیکەوە سیر لەوەدایە کە ڕێفۆرم خوازان و لەسەر و هەمویان خاتەمی بە شێوەیەکی سەرنجڕاکێش سوورن لەسەر مانەوەیان لە گۆڕەپانی سیاسی ئێران خاتەمی باسی لێخۆشببوونی خامنەی لە ناڕازیان و لێخۆشببوونی خەڵک لە نێزام دەکات ئەوە لە کاتێکدایە کە بەباشی دەزانێت خامنەی بۆ خۆی هۆکاری سەرێکی ئەو دۆخەیەکە خودی ڕێفۆرم خوازانیشی گرتوێتەوە پرسیار ئەوەیە کە ئایا کاتی ئەوە نەهاتووە ڕێفۆرم خوازانی ئێرانی ڕاستیەکان قبولکەن و واز لەو هەڵوێستانی خۆیان بێنن ئەگەرچی زۆرێک لە کارناسان لە باوەڕدان ڕێفۆرم خوازانی حکوومەتی تەنیا یەک مەبەست و یەک ئامانجیان هەیە نەمانی قەیران و سەقامگیری هەرچی زیاتری کۆماری ئیسلامی بەڵە بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت بەم شێوێ بەرنامەکەتان پێشکەشکرا تا بەرنمەیەکی دیکە و دیدارێکی دیکە کات خۆش